بەیانی توان باش دیارە لە هەولێرش وەکو تەواوی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان هاوڵاتیان لە دوێنێەوە ئامادەکاریەکانی خۆیان کردووە بۆ ئەوەی ئەمڕۆکە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە نێنە دەرەوە، ینی وەکو خۆشت باس دەکرد، ینی وەکو کەلتور و نەریتێکی لێ هاتووە ئەوانەی کە فەرمانبەری حکوومەت نین و لە کەتی تایبەت کار ناکەن تا درەنگانی شەو ناخەون و بەیانیەکەش هەڵناستن. ئەگەر ڕۆژانی پێشووتر لەو بازارە لەو کاتانە لێرە بووی نایە، ینی قەرەباڵغێکی ێجگار زۆر هەبوو، ینی خەڵکێکی زۆر دەهاتی ئێرە بەمەبەستی کڕینی کەلوپەلی و پێداویستی ماڵ. ئەمە یەکێکە لە بازارە ملیەکانی هەولێرکە بازاری شێخەڵای پێدەڕێن کە هەموو پێداویستیەکی تێدا لە بچووکترین شت تاوەکو گەورەترین شتیشی تێدایە. جاجگە لەوە لەگەڵەوەی کە ساڵانی پێشووتر نرخەکان بە شێوەیەک بەرز دەبوونەوە، بەڵام ئەم ساڵەکە لە بازار ینی بە شێوەیەکی گشتی هەست دەکەی کە نرخەکە کەمتر بۆتەوە. ینی ئەمە یەکێکە لەو دوکاندارانە وەکو دەیبینن بەشی زۆری داشکانی کردووە لە پێداویستیەکانی، ینی ئەگەر ڕۆژانی پێشووتر هاتوبایتە ئێرە بە شێوەیەکی دیکە بوو، بەڵام ئێستا دەبینی داشکانی تێداکراوە. من هەوڵ دەدەم لەگەڵ یەکێک لە دوکاندارەکان قسە بکەم. سلااو لێبی، ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانە، نرخەکان چۆنە؟ دەبینم هەندێک داشکانیشتان کردووە. بەێ وڵی برێم داشکانم کردووە نابەزە هە سەری جاران ینی نەگران نەوە عشایەکە مەزەوە سەری خەدیمە 5 ئەوە دەیە، ئەوە 6,000 ئەو 8,000 جیز بە 5,000 ئەو سوسخا. باشێک لە دوکانداران لە کاتی هاتینی مانجی ڕەمەزان کەلوپەلەکانیان گران دەکەن، تۆ چیان پێ دەڵێ؟ خۆش دوکانداری بۆ شێوەیە مامەڵە دەکرێت؟ بۆ خوددایە من خۆم ینی لەو بۆ شتە ڕازیم کە کامناکە شتی گرانکە لەبەرەوەی خەڵک پارەی نییە، مەعاش نییە، وەزعەکە خراپە. ینی من لەگەڵ شتانیم کاگەی کابرا یەک شۆشتە گرام کە سەمێک شتێکمان گران دەکەوە سەری جارانە. باشە، بابەتێک ماوەی چەند ڕۆژێکە لە گۆڕێ بە تایبەتی بابەتی دەواازە سنووریەکان، ئەمە هیچ کاریگەری لەسەر بازار دروست کردووە نرخەکانی بەرز ئێستا پاشە شتەشی پێشە کارتۆنێک بە 24 و ئێستا کردیان تا 23,000 ئەوەی دەواازە یان حکوومەت عێراقی ینی مەسەڵەن کومرگی زاد کەسەر عشایەکان گران کردووە، یان هیچ پێویستی بێرە نیە بەزەم بڕی ئەتە دوکاندار شتە گران بەدەوە لە جێی خۆی شتیان گران کردووە. باشە، مادام پێم بڵێ ڕێنمایی تۆ بۆ دوکاندارانە چیەکە لە مانجی ڕەمەزان پێداویستەکانیان بەرز دەکەنەوە، نرخەکەی بەرز دەبێتەوە؟ وەڵڵاهی ئەمن ینی لەگەر هیچ شتێک نیم کە کابراشتی گرانکەم بۆ خەڵک گوناحی عبارەبی لەو ڕەمەزانە ساڵی جای ڕەمەزان توشتی گرانکەی ئەو شتە هەر ماخۆڵ نییە. ئەی بۆ هەڵ بەشێکی زۆر لە دوکاندارەکان دەڵێن کاکە ئەوە ڕەمەزانە و خەتای ئێمە نییە و نرخەکە بەرز دەبێتەوە. ئەمە هەیە دەدەنی هەندێک شش زیاتر این عشا خەڵک دەکەوێتە سەری کابرا گرانتر دەفرۆشی سا ئەو شتە هیچ ماخۆڵی تووشی گرانکەی لە عالەمێ مەهەبەڕێت گەرم خێمی سە چاو. ینی ئەمەی کە جێبیز بوون وەکوتم جیاوازتر لە ساڵانی ڕابرد، چونکە بارودۆخی خەڵک بە شێوەیەکی بەرچاو بەهۆی دواکەوتنی موچە و نەدانی دوو موچەی ساڵی ڕابردوو بارودۆخی خەڵک لە پارێزگای هەولێر دڵنیام لە پارێزگەکانی دیکەش بەو شێوەیە کە بارودۆخەکە بارودۆخێکی سەختی دارایی بەرۆکی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی گرتوێتەوە، بۆیە بەشێک لە دوکانداران جیاوازتر لە ساڵانی ڕابردوو. ئەگەر ساڵانی ڕابردوو لە کاتی هاتنی مانجی ڕەمەزان نرخەکانیان بەرز بەڵێ ئەگەر جۆبیستی منی بۆ با یەک تۆس ئێمە لە سەرەتای پرۆگرامەکە لەگەڵ سەحەر باسی ئەومان کرد ئێستا نرخی گۆشتیان زیا کردووە، نرخی مریشکیان زیا کردووە. ئەمەش پێویستی بەوەیە کە چاودێریەکە بێ و ئێمە دەستخۆشیەکەین کە لیژنەکانی قایمقامێت لە هەموو شار و شارۆچکەکان ئەتوانە چاودێریان بابەتەکەن کە تۆڵی نرخیان کەم کردوتەوە. نرخ لە چیا کەم کراوەتەوە؟ یعنی ئێستا بۆ نمونە ئێمە گەر وەکو هاوڵاتیەک لە ماڵەوە بین، ئەگەر باوکمان بێ کەسێکی گەورەمان بێ بچێ بۆ بازار بەخواوی کەم ڕۆپێویستاکی شەربەتێک بکڕێ، شەربەتێکی مێوت چیلوێ ترشیات بکڕێ و ئەوەی گرنگە چیلوێ شیرینی بکڕێ بۆ ئێوارە. ئایا ئەمانە چاودێریان بەسەرەوەیە لە ڕووی خاوێنیەوە، لە ڕووی نرخەوە، لە ڕووی ئەوەی کە کەس نەتوانێت نرخەکان یاری پێ بکە؟ پێم خۆشە تۆ باسێکم ئالەوە بۆ گێگەر لەناو ئەو دوکانارانەیە. سەرکۆ ینی لە هەفتەیەک بەر لە ئێستا لیژنەکانی قایمقامێتی پارێزگای هەولێر، لیژنەکانی بازرگانی
بە بەردەوام هەموو ڕۆژ تیمەکانیان لە نێو بازاڕەکانی هەولێر بڵاو پێکردووە و هەموو ڕۆژ سەردانی بازاڕەکان دەکەن بە تایبەتی ئەوانەی کە تۆ باسی دەکەی هەم تورشیات و هەمی شەربەت ینی کە لە مانجی ڕەمەزان خواستێکی زۆری لەسەرا من لەگەڵ زۆربەی لە تورشیاتەکان قسەم کرد نرخەکان هەروەکو خۆیەتی هیچ جیاوازێکی پێ نەکراوە ئەوەی هەیە خواستی زیاتری لەسەرە بنمونە کاتێکە بە بەردەم تورشاتێکدا دەڕۆی قەرەباڵغی دەبینی یانەوەک دەبێت ڕەنگە یەکسەر بیرمانلەوە بچکێتەوە کە ئەمە نرخەکەی گرانە یاخود بە شێوەیەکی دیکە بەڵام ئەمە تەنها خواستی لەسرە بەڵکو نرخەکەی بەرز نەبووتەوە کۆ دوکاندارش کە لە باسی لەوە کرد کە ئەوان هەوڵیاندا و ئەم ساڵەکە نرخەکە بەرز نەکەنەوە ڕەنگە ئەمە بابەتەکە پەیوەندی بە بارودۆخی داراییەوە هەبێت ڕەنگە بەدڵی دوکاندارەکان نەبێت ڕەنگە بنمونە بەدڵی بازار نەبێت کە نرخەکە بەرز بۆتەوە بەرز نەکراوەتەوە بەڵام ئەگەر نرخەکە بەرزکەن و وەکو ساڵانی ڕابردوو ئەوە خەڵک نایکڕێ ینی بابەتی نەکڕینەکەش ئەوە کە پارەی لەلا نییە دەمێشتەکی دیکەش باز بکەم ینی ترسێک لە لای خەڵک هەیە کە ئەو موچەی وەریگرتووە دیار نییە بۆ جەژن موچەیەکی دیکە وەردەگرێتەوە یاخودنا بەشێک لە هاوڵاتیان نانوێت وەکو ساڵانی ڕابردوو کاتێک کە پارەیەکی زۆر لە بەردەستیە بوو ئەیزانی کەی موچە دێت ینی ئەمانە هەموو بەرچاوڕوونی لە لای خەڵکە بوو ئەو کاتیش دوکاندارەکان بە ئارەزوی خۆیان نرخەکانیان بەرز دەکردەوە بۆیە ئێستا ڕەنگە بەدڵی خۆیان نەبێت دوکاندارەکان وە لە خۆشیان نەبێت کە نرخەکە بەرز ناکەنەوە بەڵکو لەگەڵ بارودۆخی خەڵک خۆیان گونجاندووە هەرزانیان کردووە بۆی خەڵک بیکڕێ هێشتا وەکو ساڵانی ڕابردووش نییە یعنی لە ڕۆژانی پێشووتریش ئەگەر سەردانی بازارەکان بکردابایە ینی پێشووتر قەرەباڵغێکی زۆر بە بازارەکانەوە دیار بوو بەڵام ئەم ساڵ بەو شێوەیە نییە و قەرەباڵغەکانیش کەمترە چونکە خەڵک جیرفانی بەتاڵە کە جیرفانیشی بەتاڵ بوو با دوکاندارەکان هەرزانی بکە با دوکانی تورشیات هەر هەرزانی بکە با شەربەت هەر هەرزان بێت با گۆشت بنمونە هەرزانیش بێت هەرچەندە ئێستا هەرزان نیە نرخی گۆشت بەرزتر بۆتەوە بەڵام خەڵک نایکڕێت کە پارە نەبوو بەچی بیکڕێت